بسم الله الرحمن الرحیم مسلمانانی خۆشەویست ڕۆژەوانانی بەڕێز لە باسی ڕەمەزانە باسێکی ترەمانەوێت عەرزتان بکەین ئەویش ئامادەبوونی نوێژەکانی پێنج فەرزەکەی بە جەماعەت لە مزگەوتە کە مەفروزە مسلمان لە هەموو ڕۆژەکانی ساڵا نوێژە فەرزەکانی بە جەماعەت لە مزگەوتا بکە بەڵام بە تایبەتی لە ڕەمەزانە زۆرتر پێویستە و تاکۆکیان لێ بکە و جەختیان لەسەر بکاتەوە کە لە مزگەوت بیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە کە بوخاری مسلم ڕوایەتیان کردووە فەرمێ صلاة الجماعة تفضل صلاة الفذ ب27 درجة نوێژی بە کۆمەڵ و بە جەماعەت لە مزگەوتا خێر و پاداشی 27 دەرەجە و پلە زیاترە لە نوێژێکە بە تەنها بیکەی و لە فەرمودەیەکی کا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ نوێژی عیشا بە جەماعەت کە وەک ئەوە وایە نیوەی شەوەکە شەو نوێژی کردبێ و ئەگەر نوێژی بەیانیش بە جەماعەت کە وەک ئەوە وایە هەموو شەوەکە شەو نوێژی کردبێ ئەوەش ئیمامی مسلم ڕوایەتی کردووە لە فەرمودەیەکی کە هەر پێغەمبەر فەرمێ هەر کەسێ 40 ڕۆژ 40 نوێژی جەماعەت ڕۆژەکانی بە جەماعەت بیکە و هەر پێنج فەرزەکە ئامادە بێ خوای گەورە دوو بەراعەتی بۆ ئەنووسێ دوو پاکانەی بۆ ئەنووسێ بەراعەتێک لە ئاگری دۆزەخ واتە نەچێتە دۆزەخۆ بەراعەتێک لە نیفاق و دووڕوێتی کە ئەو کەسێکی ڕاست و چاک و موسڵمانێکی چاکە و دوورە لە منافقیەت و دووڕوێتی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی کە فەرمێ هەر کەسێ لە ماڵەوە دەستنوێژ بگرێ بچێ بۆ نوێژی جەماعەت وەک ئەوە وایە حەجێکی کردبێ ئەجری حەجێکی هەیە ئەگەر بچێ بۆ نوێژێکی ضوحا و هەر لەبەر نوێژی ضوحا بچێ بۆ مزگەوت دەوێت نوێژی ضوحاکە بکە وەک ئەو وایە عومرەیەکی کردبێ و نوێژکردنی دوای نوێژکردن تۆ نوێژێ بکەیت و هەر لە مزگەوت بمێنیتەوە و خۆت بەشتی پرۆپوچەوە مەشغوڵ نەکەی ئەوە ئەو کەسە ناوی لە عیلیین سجیلێکە تۆمارێکە کە ئەو کەسانەی ڕزگاریان بۆ سەرفەرازن لە قیامەتان ناویان لەوێ تۆمارەکرێ ناوی لەوێ تۆمارەکرێ لەوەش زیاتر پێغەمبەری خوا ئەمان ترسێنێ کە ئامادەی جەماعەت نەبین بەبێ عوذر ئەفەرمێ هەر کەسێ گوێی لە بانگ بوو و نەچوو بۆ نوێژی جەماعەت لەو شوێنەوە بانگەکە ئەدرێکە گوێی لێیە ئەوە نوێژەکەی دروست نییە مەگەر عوذر و بیانوویەکی هەبێ مەگەر عوذر و بیانوویەکی هەبێ ئیلا ئەبێ کە بانگدرا بچێ نوێژەکەی بە جەماعەت بکە و هەروها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر ئەمان ترسێنێ لەوەی کواکو نەچوون بۆ نوێژی جەماعەت بەبێ عوذر نیشانەی منافقە عەبدوڵای کوڕی مەسعود ئەفەرمێن سوێن بەخوا ئێمە خۆمان دەبینی کەس دوان نەئەکەو لە نوێژی جەماعەت مەگەر منافق و دووڕوو یان نەخۆشی نەخۆشی وابوو دوو کەس دەچوونە ژێرباڵی یان هێنا ئەهات ئامادەی نوێژی جەماعەتەکە بوو و ئەفەرمێ پێغەمبەری خوا فێری کردین ئێمە شوێنی سونەتی هودا بکەوین سونەتی هوداش ئەوەیە کە ئێمە بچین لەو شوێنە نوێژکەین کە بانگی لێ ئەدرێ لە هەر شوێنێکەوە کە مزگەوتەکان بانگدرا ئێمە هەوڵ بدەین نوێژەکەمان لەوێ بکەین و لەوێ ئەنجام بدەین و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەس نوێژی بەیانی بکە بە جەماعەت دوایی لەوێ زیکر و قورئان خوێندن و خۆی مەشغوڵ بکە بە عیبادەتەوە تا خۆر بەرزە بێتەوە دوو ڕکعەت نوێژکە ئەوە ئەجری حەج و عومرەیەکی تەواوی بۆ نووسێ سێ جار فەرمی تامەتەن یعنی حەج و عومرەی تەواو ڕێک و پێک ئەوەی بۆ نووسێ کێ کەسێک کە نوێژی بەیانی بە جەماعەت کە و دوای نوێژی جەماعەت دابنیشێ لە شوێنەکەی خۆیان زیکر و یادی خوا و قورئان خوێندن و ئەو جۆرە شتانە بکە تا خۆر بەرزە بێت و دوو ڕکعەت نوێژی ضوحاش کە ئەوە ئەجرەکەیەتی لە کۆتاییشە حەز دەکەم بەسەرهاتێکی زۆر سەرنجڕاکێشتان بۆ باسکەم دەربارەی نوێژی جەماعەت مناڵێکی بچووک لە مەکتەب مامۆسا باسی گەورەی نوێژی جەماعەت ئەوانەی بۆکە ئەوش بڕیارەدا بچێ بۆ نوێژی جەماعەت ئەو نوێژانەی کە لە مەکتەبێتەوە نوێژی مەغریب و نیوەڕۆ و عەسرەوانە ئامادە بێ ئیشاو بەڵام نوێژی بەیانی کە خەڵک بە خەبەر نیە و ناڕەحەتەوانە لەوا تۆزێ مشکلەی هەیە بۆیە کێتە دەرەوە بۆش خەبەریشی نەبێت و ناخەوێ ئەو شەوە
کێتە دەرەوە زۆر ئەترسێ و تاریکە و مناڵێکی بچووکە و ئاوا تەمەنی 6 ساڵانە بۆیە پیاوێکی پیرە بینێ هەر لەگەڵیا کە پیاوەکە ڕۆمیش بە دوای ئاڕوە ئیتر هەموو جارێک لە بەردەرگایەتە دەرە و چاوەڕوانی ئەو پیاوە پیرەی بە تەمەنی دراوسیانەکە کە باپیرەی ڕەفیقێکی ئەبێ لەگەڵیا ئەچێ بۆ مزگەوت و لەو سێرشۆکەوێتەوە بێ ئەو بزانێ یەت ئەگەڕێتەوە بۆ ماڵ و دەرگاکەدا ناخێتە ژوورەوە چێتە جێەکەی خۆی و وانیشاندا کە شەو خەوت بەم جۆرە ماوەیەک بەردەوام بێ دوای ماوەیەک ئەم پیاوە بە تەمەنە پیرە وەفاتەکە کە وەفاتەکە ئەم کوڕە دەستکا بە گریان لە ماڵ و باوکی کەچێتە ژوورەکە و مناڵە سێرکە ئەگری ئەڵێ کوڕمە بۆ ئەگری چییە زۆر بە کوڵ ئەگری ئەڵێ وەڵا فڵان کەس مردو ئەڵێ دەی تو حەقوچێ بە ئەو پیاوێکی بە تەمەن و تۆ مناڵێک و ئاخر ئەو نە ڕەفیقتە نە خزمتە نە کەستە حەقوچێ پێیەوە ئەڵێ چۆن حەقم چێ ئەو منی بردەوە بۆ مزگەوت ئەو لەگەڵما هاتووە بۆ مزگەوت ئەو فێری قورئانی کردوم ئەو نەسیحەتی کردوم ئەڵێ چێ خۆ من باوکتم ئەڵێ ئەو باوکت ئەڵێ وەڵا تۆ لە ڕووی مادی و باوکی منە لە ڕووی ڕۆحی و ئیمانی و ئەو باوکی من بوو خۆزگایە تۆ بوویتە لە باتی ئەوە ئیتر دەستکا بە گریان کوڕەکە و هەندێک ئالەم باسانە و پیاوەکە باسی پیاوەکەکە باوکیشی کە بینێ مناڵە ئەوەنە بە کوڵەگری باوکیشی فرمێز بەچاوێتە خوارەوە و بڕیارەدا لەسەر دەستی ئەو کوڕە بچکۆلە ئەو مناڵە بچکۆلەیەتەوە ببکا و ئیتر لەو ڕۆژە بەدواوە باوکی ئەچێ بۆ مزگەوت و نوێژی جەماعەت و بە تایبەتی بەیانیان نافەوتێنێ و مناڵەکە و کوڕە بچکۆلەکەشی لەگەڵ خۆیان بە خۆشەویستان و بەڕێزان بەم شێوەش ئەم بەرنامەمان تەواو کرد تا جارێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە